زیاتر لە ملیۆنێک کەس بە پەرۆشەوە لە گۆڕەپانی نەورۆز چاوەڕوانی پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلانی ڕێبەری پەکەکەیان دەکرد. سەرنجام پەیامەکەی ئۆجەلان بە هەردوو زمانی کوردی و تورکی خوێندرایەوە. ئۆجەلان لە پەیامەکەیدا داوا دەکات جەنگی نێوان پەکەکە و دەوڵەتی تورکیا بۆ ئاشتێکی هەمیشەیی بگۆڕێت. هەروەها پێداگیری لەسەر بەستنی کۆنگرەیەکی پەکەکە دەکات بۆ گفتوگۆ لەسەر پرسی دەستبەردان لە شەڕی چەکداری. بەشداربوانی نەورۆزی ئامەد پشگیری لە پەیامەکەی ئۆجەلان دەکەن و داوای کۆتایی هاتنی شەڕ دەکەن. بارش چێ بێ بە سەیدی بلا و ملەتوەری کوشتن ئەم تەv مسلمانن ئەم ناخوازن دایکی بگرین ئەم ناخوازن جەگەرێ کەسی بشەوتێ گوندێ خەلکێ مەملەکەتێ خەلکێ هەموو خرابوو ئەv ئشید کە تێدا هەڤالێ گاورایە هەڤالێکی ئەم نزانن. خوازن ve peyamê de demokratîk çebibe yani hillek İslamî çebibe bê şar bê pevçûn me xwîn gelek rijandiye êdî bes ji vê nare. بەشداربوانی نەورۆزی ئامەد لەگەڵ ئەوەی پشگیری پەیامەکەی ڕێبەری پەکەکە دەکەن ڕەخنەش لە سیاسەتی حکوومەتی تورکیا دەگرن لە هەمبەر پرۆسەی ئاشتی. بە گوتەی وڵاتیان هەتا ئێستا حکوومەتی تورکیا هیچ هەنگاوی کردەی نەناوە. Peyamê wî tev jî yerinde ne, tev jî ciyê xuda ne, ev dewlet bi sextekariyê tê me, bi delewêriya tê gelê Kurd. Lê maalesef nikarin serokatî bixapînin. Serokatî ji ders girtiye ji Seyid Rıza, ji Xalid Begê Cibrî, ji kalê Şeyx Saîd. لە دوای 40 ساڵ شەڕی چەکداری لە نێوان تورکیا و پەکەکە ئۆجەلان داوای ئاشتێکی هەمیشەیی دەکات. ئەو پەیامەی ئۆجەلان لەلایەن نزیکەی ملیۆنێک کەس لە نەورۆزی ئامەد پشتیوانی لێکرات. لە ئێستادا هەر کەس چاوەڕێ دەکات دەوڵەتی تورکیاش بەکردار پەیامێکی ئاشتیانەی هەبێت. شاسوار مامە NRT گۆڕەپانی نەورۆز ئامەد.